تۆ چی بە 2025 دەڵێ؟ باش بوو خۆ حەفیزی بێ ساڵێکی باش بوو بۆ من. چاوەڕێ چاوەڕێ ساڵی نوێ ئەوەنی نەماوە پلانتان چییە بۆ ساڵە؟ وەڵاهی وەکو پلانێکی ئۆتۆ نییە بەڵام هیوای باشترە خوازین بە هیوانین کە لە ساڵی ئایندەیە کوردستان و ناوچەکە دۆخێکی ئارامتر و سەقامجیکرد بە خۆیانەوە ببینن و خەڵکیش دۆخی لە ئێستا باشتر بێ. شتێک هەیە کە لە 2025 نەو کردبێت و بەنیازبی لە 2026 پێی بکەیت؟ پێی بکەم؟ وەڵاهی بێوی ناکەم حەزەکەم بەیەکەوە شتێکی سەر بە خۆمان هەبێت و چۆزانم ژیانێکی باشتر بۆ خۆمان و بۆ چواردەوەرەکەمان دابین بکەین ئینشاءڵڵا. 2025 چۆن بوو بۆ تۆ؟ بەعام خراپ نەبوو بەڵام تۆ عادەتەن پلانی گەورەتر و باشتر هەیە بۆ ژیانی خۆت بە هیواوی کە لە ساڵی نوێ بتوانین بەشێکی جێبەجێ بکەین ئینشاءڵڵا. هیچ خەونیەکە هەیە لە 2025 ناتوێتە دی؟ تقریبان 2025 بۆ من ساڵێکی زۆر باش بوو باش ڕۆی بۆ ئێمە بەس ئیتر هەموو کەس هەوڵایە لە ساڵی داهاتووترا بەرەو باشتر بڕوە یعنی 2025 زۆر باش بوو ئەمانەوە لە 2026 زۆر باشتر ببێ. شتێکی ئەوەنە گرنگ ڕوویە لە ژیانتانە کە ئەوەنە باش بوو لە 2025 بۆتان؟ زۆر کات تۆ بۆ پێشاتانی کە هێنە پێشەوانێ ڕازیت و هەوڵی خۆتت دا و دەرەنجامەکەی قبوڵەکەی وە کاتێک ئەتوێت جۆدی زیاترکەی بە تەسەوراتی خۆمان ئینشاءڵڵا ڕەنگشتی باشتر لە ڕێبێ پێش بەخۆ. چی بە 2025 دەڵێ؟ چاوەڕێ چاوەڕێ تۆ چی بە 2025 دەڵێ؟ چی پێ بڵم وڵا باش بوو خۆ حەفیزی بێ ساڵێکی باش بوو بۆ من هیوادارم ئەم ساڵی هاو لە 25 باشتر بێت و خۆی لەگەڵ بێ.